کورد شۆفێری دەکەم. زۆر پێشم ئاسایە، پێشم خۆشە هەموو کچە کوردێک، هەموو ئافرەتێک، هەموو کەسێک شۆفێری بکە و وەکو پیاوەکان هیچ ترسێکی نێبی، چکە زۆرە تیادیە، شتێکی زۆر بەسیتیشە. ئەو قسانەش لەسەرمانلا دەچی کە دەڵێن خانمەکان هاوشانی پیاوەکان ناتوان شۆفێری بکەن. شتیوانە بەڕای من چکە ئافرەت زۆر بەدیقەترە، زۆر وریاترە، زۆر بە تەرکیزترە لە بۆ شتەکان. پێم ئاساییە کچ شۆفێری بکەن، مافیشی هەبیوەچی پیاوان. ئەگەریش کەسێک تەحەڕشی پێکرد یان تعلیقی لە هێشتیان شتێک دەبی ڕقەمی شورتای پێبی شتێکی ئەوها تەلەفۆنی بۆ بکاتن بلێتن ئەمن فڵان ڕقەمی ئەو سەیارە تعلیقم لێدا تەحەڕشت پێدەکە زعاجم دەکە. ڕاستە ئافرەتی ژۆک و پیا و هەموو کارێک بکە بەڕای من، بەڵام ئەو کەسانەی کە تەشقەڵە و شتیشان پێ دەکەن ئەبێ حکومەت سزایەکی گەورەیان بدا لەبەرەوەی ئەوانیش مرۆڤن هەروەکو پیاوەکان نابێ ئیزعاج بکرێت. وەکو کچە کوردێک کە چەندی ساڵە ساقیەکەم ئافرەتان زۆر مەزبوطترن لە پیاوان کە بۆ پەیڕەوکردنی هاتوچۆ هیچ جیاوازێکیشی نییە کە ئافرەت بیاخود پیا و کە ببێتە سایق و ساقی بکەن. هەرچەند ڕوبەڕووی زۆربەی کێشە دەبینەوە زۆر جار توانجمان لێدرێ شتانە، بەڵام هیوادارم حکوومەت چاوێک بوانە دابخشێن سزایان بدە بۆی هیچ کات ڕوبەڕووی ئەو شتانە نەبینەوە.